کاک شاخوانسڵاو لێبێت ئاگرەکە چۆنی بوو چی سوتا ئەگەر بۆمان باس بکەیت. ئەیانزە و چاردە خولەکەم ئاگادارکرێنەوە ژووری کۆنتترۆلمان ئێرە و کۆگایە بۆ دار و تەختە و مۆبیلیاتی ماڵانە دیارە لەبەر نەبوونی مەرجەکانی سەلامەتی مەرجەکانی دێبزێنەکردنی مەرجەکانی بەرگری شارستانی بەداخەوە کۆگاکە دەتوانین بڵێن 95 سوتا بۆ بەشێکی زۆریش ئەو کۆگاین دەوروبەری ئێمە ئەگە فریای نەکەوتی نازوو نەگەیشتنیات ئێرە ئەوەش دەسووتا بەڵام تیمەکانمان خێرا گەیشتنێرە 15 تیممان لێرە بۆ 12 ئۆتۆمبیلمان لێرە بۆ ڕێگریان کرد و سوپاس بخوای گەورە زیانی گیانی نییە. باش کاک شاخوان نزیک دەبینەوە لە کۆتایی ساڵ ئامارێک لە بەردەستدا بزانم حاڵەتی ئامار چەند ڕۆژێکیکە کۆنگرێکی ڕۆژنامەوانیەکەین بەڵام دڵخۆشکەرە ئامارەکان سوپاس بخوای گەورە نزیکەی 700 حاڵەتمان کەمترە لە ساڵانی تر ئەم ساڵ. بەڵێ ئەمە چی وای کردووە 700 حاڵەتان کەمتر بێت؟ وەڵڵاهی ئەو کەلوپەل و لۆجستیانی کە حکوومەت بۆ ئێمە دابین کردووە و ئەو ڕاهێنانە بەردەوامانی کارمەندانی ئێمە بۆ شەو نوخۆنی تیمەکانی هونەریمان بەڕاستی کە بە بەردەوامی دەگەڕێن و ئەو تیمانەمان کەەوە چاودێریکی تون دەخەنە سەر بازار و سەر شوێنە گشتەکان و شوێنە تایبەتەکان و شوێنە هاوبەشەکان و شوێنانی کەەوە پێویستە مەرج و ڕێنمایەکانی ئێمە تێدابی چاپۆشیمان لە کەس نەکردو. ئاگرەکە کۆنتترۆل کراوە ئاگرەکە کۆنتترۆل کراوە قۆناغی ساردکردنەوەی